نووسی لێرە نووسی والله ئەوە ناوی عەشیرەتەکەمە بلباس. بلبازە تۆ بلباسی چێن ئەسلی بابا پیرانمی بتوێنی. توێن بلباس ئارۆ لێی تەولەش لێتی ئێرانیش لێتی هەر بارزە کوردستان زۆر لێرەش بلباسی لێ هەندێک بلباس هەنە زۆری لێنە لە گوندێک لەو سونەرە تایبەتی بلباسانە پێ دەڵێن گوندی کۆرا هەموو لە کەلک دێنەدات لێتی هەرێ وڵا زۆر بلباس ئایتایم بەهێزە لە هەرێ وڵا چۆن بۆ ڕاتیە سەرجێ گەورە بە قورعان دەکە لەگە کوڕەخارەکەم و هەردوو چارزاوە مەقلشان کوڕەخاریشمەوە هاتین گوتمان جەوەچی بگۆڕین مەلەوانە ئارێ وڵا مەلەوان الحەمدولێ بەس ناچمە جێ قۆریش لەبەرچی جێ قۆریش وڵای ناچم باشترە لۆ سەلامەتی خۆشم مەلەوانیشی بەس ناتێت جێ خۆ دۆ سەلامەتی خۆت پەیامت چیە لەو خەڵکە یعنی مەلەوانێکی باش نییە لە خۆبی جەرجی داک بابیان نوستێنن ئارێ وڵای چکە ئاو ئاگر خەتەرە ئارێ وڵا